دیارە خۆتان زان یەکێتی نیشتیمانی کوردستان و ئۆرگانەکانی حیزبی بۆ دووبارە گەشەکردنی فکری نوێ و ئەو کێشە و ئاڵۆزانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراق و ناوچەکە هەیە کادرەکان پێویستیان بە ڕێنمایی نوێ پێویستیان بە ئەفکاری نوێ و ئەم خولانە تایبەتی ئەو کادرانەی کە ئێستا پلەی حیزبیان وەرگرتووە پێویستیان بە دەوراتی حیزبی هەیە و ئەم دەوراتانە لە ڕابردوو زۆر بەردەوامی هەبوو. یەکێتی نیشتیمانی کوردستان فێرگەیەکی گەورە بووە بۆ دروستکردنی کادرەوە بۆ ئێمە لە دوای کۆنگرەی چوارەم ئەو خوڵانەمان بەردەوامی کردووە و ئەمڕۆژ لە قەزای ئامێدی بۆ سەرجەم کۆمیتەکانی سنووری ئامێدی ئەم خوڵەمان کردوێتەوە. ئەم خوڵەش یەکێکە لە خوڵە نمونیەکان کە خولی هیوی پێدەگوترێت لایەن بەشی ڕۆناکبیری مەڵبەندەوە کاکادر ڕێکراوە لە سەرجەم شارەکان دەستمان پێ کردووە. ئومیدەوارین ئەم خوڵانە بێتە بەهێزبوونی بنیانانی کادری باش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەنتیقەکە و بتوانن لە ڕووی فکریوە و لە ڕووی هزر و بیری نوێی حکومڕانی و سەردەمیانەی جیهانگیری بەهێز بن و بتوانن داکۆچی لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەرێمی کوردستان بەگشتیەوە بتوانن ببنە کادری ئایندەی ئەم حیزبە و بتوانن پەروەردەیەکی باش بۆ ئایندەیەکی گەشت هەم لە هەرێمی کوردستان و هەم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان.